خويني ئافرەت یەکسان بە نیوەی خوێنی پیاو. طبعا ئەمە حەدیثێکی لەسەرە حوذەیفای گێڕێتەوە، حەدیثەکە تەحسین کراوە، حەسەنیشە، يعني وەرەگیرێ کا فەرمێ دیەة المرأة نصف الرجل. باشە فەرمێ خوێنی ئافرەت نیوەی پیاوە. ئێسامی ئەڵێ ئەمە زوڵمە لە ئافرەتە، بۆیە حەدیثەکە ضعیفە، وەڵا حەدیثەکە صحیحە و ظولمیش نییە لە ئافرەت، هیچ زوڵم نییە لە ئافرەت. هەندێک لە زانایان لە کۆن و لە نوێشە لەسەر ئەم حەدیثە قسەیان کردووە، بەڵام کۆمەڵی ئاثاریش هەیە کە سەحابە بەوە قەضاوەتیان کردووە بە کۆدەنگی هەمویان. خولەفاءەکان قەضاوەتیان بەوە کردووە خوێنی ئافرەت بە نیوەی پیا و حسابیان کردو. بەڵام ئایا ئەمە پەیوەندی هەیە بە سوکایەتی بە ئافرەتەوە؟ پەیوەندی نییە بۆەوە، چونکە ئافرەتەکە مردووە. کوا ماوە تا تۆ مافی بخۆی؟ وایان نا نەمردووە نەڕۆشتەوە؟ کوا ماوە تا تۆ مافی بخۆی؟ خوێنەکەی بۆ کێ بێ؟ بۆ میراتگرەکانی. ئەگەر ڕاستیان بوێ ئەبێ ڕەخنە لە کامە بگرن بڵێن زوڵم لە میراتگرەکان یەکرێت، نەک بڵێن لە ئافرەتەکە خۆی، چونکە ئافرەتەکە تاو ڕۆشتووە مردوو. وایە بۆ میراتگرەکانیشی زوڵم نییە، بۆ لەبەرەوەی ئەسڵ وایە پیاو سەرپەرشتی خێزان بکە و نەفەقەی بکێشێ. ئەگەر ئافرەتێک بڕوا ئەو کەسەی کە ڕاوەستاوە بەسەر خێزانەکەەوە ماوە کە پیاوەکەیە نەفەقا کێشێ، بۆیە خوێنی ئەم گرانترە، چونکە کە پیاوەکە ڕۆی ئافرەتەکە کەسی نەماوە بێ پارەیەکی زیاتر وەرگری ئافرەتەکە. ئێستا زۆڵم لە ئافرەت کرای قازان جیگر ها تۆ لەم سەرۆ سیرکە ئافرەتە زیندووەکە قازانجەکە کە دیەی مێردەکەی وەرەگرێ کامل وەریەگرێ. ئەمە خۆی زوڵمە لە پیاوەسڵەن، بەڵام پیاوە زیندووەکە زەرەرەکە نیو دیە وەرەگرێ. يعني ئەگەر بیشیان ڕەخنە بگرنە بۆ وەها بیان گرتە، نەک بۆ شێوەی کایگرن. ئەمە لە سەرێکەوە، بەڵام ئەمە بەس لە وەرگرتنی خوێن و سڵح وایە. ئیگنا ئەگەر بێت و لە بەرامبەر شەخسەکەیە بێ 100 پیا و کۆ ببنەوە لە کوشتنی کچۆڵەیەکە هەر 100یانە کوژرێنەوە. ئەوە شەرع. پیاوێ کچێکە کوژێ، ژنێکە کوژێ، شەرعەن ئەبێ بکوژرێتەوە، شەرعەن ئەبێ بکوژرێتەوە. هیچ لێ خۆشبوونێک نییە مەگەر ماڵی ژنەکە بڵێن ئێمە سڵحەکەین و داوای خوێنەکەیەکەین یا ماڵی کچۆکە، ئەو وەختە نیوە وەرەگرن لەبەرەوەی ئەو کاسب و ڕاگری عایلە نەبووە. کێ بووە؟ پیاوەکە بووە. پیاوەکە خۆی ماوە کە ئەتوانێت کەسابەت بکە.